بخوا پیاوەکانی ئەو جانەوەرە هەموو شتێکیان لەبیر بردوومەتەوە. فەرموو دانیشە. حەز ناکەم تۆش. بەداخەوە بۆ هونەر زۆر یعنی لای من هەر هونەرە هەر گەورەیە بەڵام من لە ئێستا ناتوانم هیچ کارێکی هونەری بکەم لەبەرەوەی کاتەکانم ئەمەنە کەمە بەشی ئیشەکانم ناکە ئەگینا هونەر لەسەر و هەموو شتێکەوەی زۆرم خۆشەوەیە زۆر تەمەناکەم جارێکتر بچمەوە سەر تەختەی شانۆ جارێکە بتوانم لە درامایەکە لە فیلمێکا بەشدار بم بەس بەداخەوە کارەکەم وای کردووە ئیشەکانم وای کردووە ناتوانم ئەگەر لە داهاتووە دەرفەت هەبێت بەنیازی بگەڕێتەوە ئیشەڵڵا هەوڵخان ئەوەی کە هەیە لە ئێستادا لە بواری بزنسە سەرقاڵی لەو بوارەیە ئەمە تا چەندێک تۆی سەرقاڵ کردووە تا چەندێک ئەتوانی وەکو پیاوێک لە شامەشانی پیاوەکان بۆسی ئەگەر بڵێم نیوەی تەمەنی بردوم بەخوا گاڵتە نییە ئیشەکەم نیوەی تەمەنی بردوم هیلاکی کردوم زۆر سەرقاڵم پێوە یعنی ئەوەی کە لە مێشکی منایە یەک مناڵەکانم دوو قەنەفەیە بۆ بیلیاتە یعنی هیلاکی کردوم خەمی ئەوە مەشتێ خەڵەت نەبێت ماڵەکە بە دڵیان بێت چکە ئێمە پرۆژە وەرەگرین مەسەرەن ماڵێک پرۆژەیەکمانێنێ لە ئێوە هەتازیێت هەمووی تەسیسی گەنجە ئەمە قورسە تۆ بگەڕێی زەوقی ئەو ماڵە بە دڵیان بێ ئیشەکان هەموو شتەکانە بۆ دابنێ وەکو خۆی ڕازی بێ لە شتەکان بەهەڵە نەیەت قورسە زۆر ئیشەکەم زۆر قورسە بەڵام هەموو کەسێک ئەتوانێت گەر تاقە و توانە و هەبێ ئەگەر حەزی لە ئیشەکە بێ حتممە سەرەکەویت تا چەندێک شەکانی هاوکارتن واللهی لەخوا بەزیا بێ زۆر هەردووشیان هاوکار من بەڵام لە ئێستاە سەرقاڵی دەوام من حەز ناکەم هیلاکیان کەم بەوەگینە ماشەڵە هەردووشیان هەریەکەیان حەزیان لە ئیشەکەی هەریەکان لە بوارێکە سەرکەوتون بچووکەکەم لە زمانە تورکیەکەی زۆر باشە گەورەکەشم لە دیزاینە هەردووچیانیانی یەکی لە بوارێکە ئیشەکەن لەگەڵمانی لەو مەجارەیە هاوکار من لانی ونەری ڕێگەیان پێی لانی ونەریەوە وەکو خۆم بەڵێ ڕێگەیان پێم بەڵام خۆیان حەزیان لێ نییە لەسەر باوکیانەوە کە ئاوایتر ئاوە ڕۆشت و حەز ناکەن ئەو شتە دووبارەکەنەوە گینا من بەردەوام حەزەکەم حەزیان لە چی بێ بە زەوقی خوان من ناتوان مداخەلەی ژیانی شخصیان بکەم.